لە ڕاستیە ئەگەر باسی ڕۆژنامەگەری کوردی بکەین ئەگەڕێینەوە بۆ 22 نیسانی ساڵی 1898 لەوانەیە بپرسین بۆچی ئەو کاتە یەکەمین ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستانەوە دەرچوو. ئەوەش پەیوەندی بەوەیە پاش شۆڕشی بەدرخانیەکان تێکچوونی شۆڕشی بەدرخانیەکان لە ساڵی 1847دا بەدەستی ئیمپراتۆریەتی عوسمانی لە ئەنجامی تێکچوونی ئەو شۆڕشە ئەو ڕاپەڕینەی کە لە باکووردا هەبوو ئیمپراتۆریەتی عوسمانی هەموو سەرکردەکانی ئەم شۆڕشە کە لە هەرێمی بۆتانی باکووری کوردستان دەژیان هەمویانی پەرت و بڵاوە کرد بەشێکی ناردن بۆ ئەستەمبول بەشێکی بۆ مەسەر بەشێکی بۆ یۆنان و بۆ دوورگەکانی تر. جایشێک لەو سەرکردانەی کە گرنگێکی زۆری بە مەسەلەی نەتەوایەتی ئەدا مەحداد بەدرخان بوو. ئەو لەو کاتەدا هەستی بەوە کە ڕاستە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سیاسیەوە نەیتوانی شۆڕشەکەی بەردەوام بێ لەبەرەوە بڕیایەدا کە ڕۆژنامەی بە زمانی کوردی دەرکا بۆ ئەوی بتوانێت خەباتی نەتەوەیی لە ڕێگەی بڵاوکردنەوەی مێژووی کوردەوە لە ڕێگەی بڵاوکردنەوەی کولتوری کورد لەو ناوچانە بەردەوام بکە. ئەو بوو یەکەمین ژمارەی لە قاهێرە چکەیەک بوو لەوانەیە کە لە قاهێرە دەژیا نەفیکرا بۆ قاهێرە ڕۆژنامەی کوردستانی دەرکرد. لە ڕاستیە ڕۆژنامەی کوردستان بە زمانی کوردی کرمانجی ژووری دەرەچوو بەڵام بە پیتی لاتینی دەنووسرا. بەڵام ئەم ژمارەیە لە چەند شوێنێکی کە دەرچوو 6 ژمارەی وەرزەم لە قاهێرە دەرچوو، چەند ژمارەیەکی لە جنێف و چەند ژمارەیەکی لە لەندەن دەرچوو. دو ژمارەی لە 1909 دەرچوو لەبەرەوەی عوسمانیەکان بڕیاری داخستنی ئەم ڕۆژنامەیاندا. ئەم ڕۆژنامەی تقریباً 2000 ئەگەیشتە کوردستان، 2000 نوسخە ئەگەیشتە کوردستان. لە ڕاستیە هاتە سووریا و لە سووریاوە ئەیان بۆ پارچەکانی تری کوردستان. پاش داخستنی ڕۆژنامەی کوردستان لەلایەن ئیمپراتۆریەتی عوسمانیەوە گوتم لە 1909 ڕۆژنامەگەری کوردی بە شێوەیەک لە شێوەکان بەتایبەتی لە باشوورە بەردەوام بوو. ڕاستە بۆ نمونە لە ڕۆژئاوایە ڕۆژنامەی هاوار دەرچوو، لە ڕۆژهەڵاتی شار لە کاتی شۆڕشی مەهاباددا ڕۆژنامەی کوردستان و گەرەی ڕۆژنامەی تری مناڵان و ئافرەتان دەرەچوو. بەڵام بە شێوەیەکی گشتی زوتنەوەی ڕۆژنامەگەری لە باشوورە بەردەوام بوو. بۆ نمونە گۆڤاری ڕۆژنامەی ژین دەرچوو کە پیرەمێرد سەرپەرشتیە کردە سەر ئیقدام بوو، حۆڕیەت بوو، ڕۆژی کورد بوو، بانکی کوردستان بوو، گەلاوێژ بوو، نزار بوو، ئازادی بوو، کوردستان بوو. ئیتر ئەم ڕۆژنامەگەری کوردی بە زمانی کوردی لە باشووردا، یعنی هەندێک ڕۆژنامە بوو بە زمانی عەرەبی کوردی دەرچوو، هەندێک بە زمانی کوردی و تورکی دەرچوو، هەندێکیش بوو بە زمانی کوردی و ئینگلیزی دەرەچوو. ڕۆژنامەگەری بۆچی لە باشووردا بەردەوام بوو؟ ئەم زوتنەوەی بەردەوام بوو لەبەرەوەی لە باشووردا زیاتر خوێندن بەتایبەتی سەرەتایی بە زمانی کوردی بوو. لە هەمان کاتە ڕێگە ئەدرا بە بەکارهێنانی زمانی کوردی. بۆ نمونە لە باکووردا بە هیچ شێوەیەک زمانی کوردی کورد هیچ تاکێکی کورد مافی ئەوەی نەبوو بە زمانی کوردی بەکاربێنێت، چ لە قسەکردنە چ لە خوێندنە. لە ڕۆژهەڵاتیشە بە قسەکردن ئەیانتوانی بەکاری بێنن، بەڵام بەنووسین نانەتوانین. لە ڕۆژئاوایە بە هیچ شێوەیەک بەکارهێنانی زمانی کوردی قەدەغە کرابوو، زۆر خوێندن و نووسین و هەموو بە زمانی عەرەبی بوو. بەڵام لە باشووردا بارێکی سیاسی وا بوو بەتایبەتی ئەو کاتێک کە باشوور سەر بە ئینگلیز بوو، سەر بە بەریتانیا بوو، ڕێگە ئەدرا کە ڕۆژنامە کوردیەکان دەرچن. بەڵام دەرچوونی ئەم ڕۆژنامە کوردیانە زیاتر لایەنی ئەدەبی و کولتوری و مێژووی دەگرتەوە، یعنی دوور بوو لە ڕەخنەگرتن لە دەسەڵاتی ئەو کاتە. ئەمە هۆکارێک بووی کە بتوانێت ڕۆژنامەگەری لە باشووردا بەردەوام بێ. لە هەمان کاتە گەلێ نووسەرانی بەتوانە لە باشووردا پیا بوون کە توانیان ئەرکی ڕۆژنامەگەری بگرنە سەر شانی خۆیان، وەکو یەکێک لەوانەوەکو پیرەمێردەر وەکو باسم کرد. زۆربەی زۆری نووسەران و شاعیرانی بۆ نمونە ڕۆژهەڵات هاتنە باشوور کاری ڕۆژنامەگەری نووسینی خۆیانە کرد. بۆ نمونە یەکێک لەوانە هەژار و هێمن هەروەکو خەم ئەیناسین لە زۆربەی زۆری چالاکیەکانیان لە کوردستانی باشووردا لە باشووری کوردستاندا بوو.
بۆیە ئەتوانم بڵم ڕۆژنامەگەری کوردی زیاتر لە باشووردا پەرەیسەند و دەیان ڕۆژنامە و گۆڤار دەرەچوو. یەک خاڵی گرنگیش هەیە بۆ مەسەلەی ڕۆژنامەگەری کوردی ئەتوانم بڵم لە وڵاتانی ئەوروپاشا گەشەی سەند بەتایبەتی نووسەران و ڕۆشنبیرانی باکوور کە ئەگەیشتنە وڵاتانی ئەوروپا بۆ نمونەکە لەوێ ئازادیەک و دیموکراتیە تێک هەبوو توانیان هەندێک لە ڕۆژنامە و کتێب بە زمانی کوردی کرمانجی بە پیتی لاتینی دەکەن کە ئەمانش ئەتوانم بڵم لە ساڵانی هەفتەکانەوە ئەم زوتنەوەی ڕۆژنامەگەری کوردی لە هەندەران گەشەی سەند و بەتایبەتی نووسەران و ڕۆژنامە نووسانی باکوور ئەم کاریان خستووە سەر شانەی خۆیانەوە تا ئێستش هەروەکە زانین دەرچوونی ڕۆژنامە و گۆڤارەکان لە کوردستانی باشووردا بەردەوامە و هەنێ ڕۆژنامەشمان هەیە ئێستا لە ڕۆژهەڵاتە و خۆشتان وەزعی باری ڕۆژئاوازان کە لەم ساڵانەی دوایە مەسەلەی ڕۆژنامەگەری و سوتنەوەی ڕۆژنامەگەری لە کوردستاندا لە ڕۆژئاوادا پەرەیسەند سەرەتاوە ینی نووسری ژنمان ڕۆژنامە نووسی ژنمان زۆر کەم بوو ئەگەر چاوی بخشێنین بە ڕۆژنامەکانی توانم بڵم ساڵانی سیەکان و چلەکان و پەنجاکان و تەنانەت شەستەکانە بەدەگمەن ناوی ڕۆژنامە نووسێکی ژن ئەبینی لە ڕاستیە کە ئەوش پێویستە بە باری ژن لە کۆمەلگای تێڕوانی ژن پێگەی ژن لە کۆمەلگایە بەڵام لە ساڵانی هەفتاکانەوە بە تایبەتی دوای دەرچوونی بەیانی 11 کۆمەڵی نووسەری ژن دەرکەوتن کە بەشداریانە کرد لە نووسین لە ڕۆژنامەکانە بە شعر بێ بە چیرۆک بێ بە بەخشان بێ بە وتار بێ لە ڕاستیە ئەمە وەک دیادێکی نوێ بوو لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیە کە ژنان بتوانن ڕۆڵێکی گرنگ ببینن و ئەم ڕۆڵەش وەردە پەرێستن لە ساڵانی هەشتاکانە ڕاستە لە ساڵانی هەشتاکانە بە تایبەتی لە ئەو 10 ساڵەیە ینی بەهۆی سیاسەتی بەعسەوە ئەتوانم بڵێم بوار تەسک بوویەوە بۆ ڕۆژنامەگەری کوردی ڕاست بۆ نمونە ڕۆژنامەی هاوکاری یا کاروان یا بەیان بەردەوام بوو لە دەرچوونە بەڵام بواری بڵاوکردنەوەی بابەتی سیاسی زۆر بەرتەسک بوویەوە بەڵام ئەگەر سەرنج بدەین ئەبینین لە هەفتاکانەوە زیاتر هەتاوەکو ئێستا ژمارەی نووسەرانی ژن ژمانەی ڕۆژنامە نووسانی ژن هەتا بێ بەرەوسەرەوە هەڵدەکشێ ئەتوانن بەشداریکی باش بکەن لە پەرسەندنی ڕۆژنامەگەری کوردیە و لە هەمان کاتە هەستەکەی ژمارەی نووسەران ڕۆژنامە نووسان زیاتر ئەبێت چونکە بۆ نمونە ڕۆژنامە نووسمان هەیە کە توان ڕۆڵی خۆی ببینێ لە دەستکردنی ڕۆژنامەکانە لە هەمان کاتە نووسریشمان هەیە کە ئەتوانێت گرنگی بدا بەم بوارە و بەرهەمەکانی خۆی بڵاو کاتەوە بۆیە ئەتوانم بەڵام بەشداری ژنان لە بواری ڕۆژنامەگەری و نووسیندا لە ساڵانی هەفتاوە بوارێکی زۆر باش کرایەوە بۆ ژنان و گەلێ ژنی بەناوبانگوان هەیە ژنی نووسەرمان هەیە ژنی ڕۆژنامە نووسمان هەیە کە هەتا ئێستا توانیوانە ڕۆڵێکی وانی کە لە ژیاندا ماوان بتوان ڕۆڵێکی گرنگ لە پەرسەندنی ڕۆژنامەگەری و بڵاوکردنەوەی بابەتی گرنگ لەسەر مەسلەی ژنان بەڵام یەکشت خاڵ هەیە گرنگە کە بێڵم ینی لە سەرەتای هەفتەکانەوە ڕاستە کۆمەڵێک ژنانی بەشداریانە کرد لە بابەتیان بڵاو کردەوە لە ڕۆژنامەکانە بەڵام ئەتوانم بڵێم هۆشیاری فێمینیستی یا هۆشیاری جەندەری لە ناو ژناندا بۆ ڕادەیە نەبوو ینی بابەت نووسین لەسەر مەسەلەی ژن زۆر کەم بوو بەڵام ئەتوانم بڵێم لە پاش هەشتاکان سەرەتای نەوەتەکانە مەسەلەی نووسین لەسەر مەسەلەی ژیان نووسین لەسەر مەسەلەی ژن دۆستی ژن یەکێک بوو لەو بابەتانەی کە لە ڕۆژنامەگەری کوردیا گرنگی پێدرا ئەویش بەپێ ئەو کەسانەی کە بابەتەکانیان ئەنووسی لە ساڵانی نەوەتەکان ئەتوانم بڵم کە بوارێکی زیاتر کراوە لە باشووردا بۆ دەرکردنی گەلێ ڕۆژنامە لە کوردستاندا ئەمە بۆ هۆی دروستبوونی کۆمەڵێک ڕۆژنامە نووسی ژنی چالاک لە هەموو بوارەکاندا کە زۆربیان ئەتوانم بڵێم لە هۆشیاریەکی فێمینیستیەوە لەو هۆشیاریە کۆمەڵایەتیە بەرزەی کە وای لێکردن گرنگی بە ڕۆڵی ژن بدەن لە کاتی نووسینە لە کاتی بڵاوکردنەوەی بابەتەکاندا و خۆشمانەزانی یەکێک لەو ڕۆژنامە نووسە
کورد ژنانەی کە دەسەڵاتی کوردی تەواو تەنگیان پێ هەڵچنی بوو کە ناچار بوو کوردستان بەجێ بێڵێ و لە دەرەوە شتا ئێستا دوو دیاریان خەڵاتیان پێبەخشی ئەویش نیاز عەبدوڵایە کە یەکێکە لەو نووسەرە ڕۆژنامەنووسە کوردانەی کە زۆر بوێرانە ڕخنەی لە دەسەڵاتی کوردی ئەگرت و بە هیچ شێوەیەک لەو هەڕەشە و تونند و تیژەی کە دەسەڵات بەرامبەر ئەیان کرد بێدەنگ نەبوو، بەڵام لە کۆتاییە ناچار بوو کە کوردستان بەجێبێڵە و بەرەو هەندەران بڕوە. بۆیە بینین ینی لەم ساڵانە بە تایبەتی لە پاش 2000ەکانەوە گەلێ ڕۆژنامەنووسی ژن پەیدا بووە، نەک لە بواری نووسیندا بەڵکو لە تەلەڤیزیۆنەکاندا لە ڕادیۆکانە کە توانیوانە ڕۆڵی گرنگ ببێنن، هەوڵدان هۆشیارێکی فێمینیستی جەندەری لەناو کۆمەڵگەیە بڵاوکەنەوە و گرنگی بۆ بابەتە بدەن، ینی مەسەلەی ژن، دۆزی ژن ببێ بە یەکێک لەو بابەتانەی کە لە بوارەکەی خۆیدا گرنگی پێ بدەن. لەو باوەڕەدام کە ئەبێ خودی ژنان، خودی نووسەرانی ژن بتوانن ڕۆڵ ببینن لە نووسین و باسکردنی دۆزی ژن لە ڕۆژنامەکانی کوردستان و گۆڤارەکاندا. لەبەرەوەی بمانەوێیان نەمانەوێ نووسەران لەوانەیە کەسانێک بن خۆیان بە کەسانی یەکسانی خوازە و ئازادی خواست ببینن، بەڵام کاریگەری بیر و بۆچوونی باوکسالاری لەسەر نووسەرانی کورد پیاوان مەبەستم ڕۆژنامەنووسانی کورد تا ئێستا زۆرە. تاکە نووسەرانی پیاو ئەبینی لە ڕۆژنامەنووسانی پیاو ئەبینی لە ڕۆژنامە و گۆڤارەکانە یا تەنانەت لە مێدیەکانە کە کەسانێک بن بڕوایان بە یەکسانی هەردوو ڕەگەزەکە هەبێ. بۆی لێرەدا ئەرکەکە قورسترە بێتەوە بۆ نووسەران و ڕۆژنامەنووسانی ژن لە ڕاستیە، بۆ ئەوی بتوان بیر و بۆچوونەکان و بە شێوەیەکی وا بڵاو بکەنەوە، بتوان کاریگەریان هەبێ لەسەر هۆشیاری تەواوی خەڵکەکە. یعنی نووسەران و ڕۆژنامەنووسانی ژنان ئەبێ لە ڕاستیە گرنگیەکی زۆر بە ئاسی ڕۆشنبیری خۆیان بدەن بۆ ئەوی بتوانن بەرەنگاری بیر و بۆچوونی باوکسالاری بدەنەوە کە لە تەواوی کۆمەڵگایە کاریگەری هەیە لەسەر تەواوی کۆمەڵگا و لە هەمان کاتا ئەگەر ئێستا ینی سێری کۆمەڵگای کورد بکەی لە باشووردا ئەبینین کاریگەری ئاینی سیاسی ببوونە حزبە سیاسیەکە حزبی ئیسلامی سیاسی زۆر گەشەی سندۆ لەناو کۆمەڵگەی کوردیە کە ئەمەش ئەتوانم بەڵێم بەڵێ لێدانێکی زۆرە بۆ مەسەلەی ژن. من ئەمەوێ ئاینی سیاسی جیاکەمەوە لە ئاین لە ڕاستیە، یعنی حزبە سیاسیەکان حزبە ئیسلامی سیاسیەکان جیاکەمەوە لە مەسەلەی ئاین. حزبە سیاسی ئاینەکان ڕۆڵێکی گەلێ خراپیان هەیە کە کاریگەریەکی زۆر نێگەتیڤیان هەیە لەسەر مەسەلەی ژن لە ڕاستیە. یعنی مەسەلەی ژنیان خستۆتە ناو باسنەیەکەوە، تەنانەت ئەگەر هەریەکە لە ئێمە بمانەوێت بە شێوەیەک لە شێوەکان باسی مەسەلەی ژن بکەین، باسی مەسەلەی یەکسانی بکەین، یەکسەر ئەیبەستنەوە بە لایەنێکیکەوە بۆ ئەوەی لە مەسەلەی یەکسانی ژن بدەن. بۆیە ئەبێ نووسەران ڕۆژنامەنووسانی ژن بەڕاستی زۆر بە هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ ئەم مەسەلەیە بکەن، ینی مەسەلەی ئاین کە پەیوەندێکی بینی موسڵمان و خواکەیەتی جایکەنەوە لە ئاینی لە حزبێکی ئیسلامی سیاسی کە ئەوان مەبەستێکی هەیە لە پشت کارەکانیانەوە هەیە. لەبەرەوە چەندێ ئێمە ژنانی نووسەر و ڕۆژنامەز بتوانین بە وریاییە و بە هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ ئەم مەسەلایە بکەین، زۆر گرنگە لە بواری ڕۆژنامەگەری کوردی. هەروەکو باسم کرد بۆ نمونە کە کاتێک تۆ بکوژی ژنێک هێنیتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە و باسی ئەوەکە بۆچی خوشکەکەی خۆی کوشتووە، بۆچی ژنەکەی خۆی کوشتووە، بۆچی کچەکەی خۆی کوشتووە، ینی ئەمە وا ئەکات تۆ شەرائێتێک کە دەیتە مەسەلەی کوشتنی ژنان لە کوردستانە کەواتە ئەو کەسێک کە ئەم ژنەی کوشتووە هۆکاری تایبەتی خۆی هەبووە. اینجا کارەساتەکە لێرە ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین کار لەسەر ئەم مەسەلانە بکەین لە بواری ڕۆژنامەگەری کوردی. بۆ نمونە ئەگەر سەری ئەزمموی وڵاتانی دەرەوە بکەین، ئەگەر کارەساتێکی وا ڕووبدا ژنێک بکوژرێ، نایەن بکوژەکە بهێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن و یا لەسەر سۆسیال مێدیایە لە گۆڤارەکانە باسی بکەن وڵا ئەم پیاوە ژنەکەی کوشتووە لەبەر ئەم هۆکارانە. ئەوەی ئەیکەن لەوێ کاڵێن ئەم کەسێک کە ئەم ژنەی کوشتووە ئەوەندە ساڵ حکم دراوە بە زیندانی،
اینجا ئەمە لێرە لەبەرەوەی لێرە لە کوردستانە یاسا ڕۆڵی نییە لە هەموو بوارەکاندا، نەک لە بواری کوشتنی ژنانە، بەڵکو تەنانەت لە بواری ڕۆژنامەگەری کوردیە. یعنی سێریکەی چەندان ڕۆژنامە نووسی کورد تووشی گرتن و کوشتن و ڕاوەدونان ئەبنەوە. لەبەرەوە بینی ئێستا بە شێوەیەکی گشتی لە باشووردا لەگەڵەوەی ژمارەیەکی زۆری ڕۆژنامە دەرەچێ، بەڵام ئەم ڕۆژنامانە بابەتەکانیان ئەبێت لە سنوورێکی دیاریکراودا بڵاو بکرێتەوە. ینی ڕاست ڕخنە هەیە لە ڕۆژنامەکانی کوردستانی، ینی خەتێک هەیەکەوە ڕخنە ئەگرێ لە کۆمەلگای کوردی، لە سیاسەتی دەسەڵاتی کوردی، لە مەسەلەن گەندەڵی، تا ئەو ڕادەیە تۆ ئەتوانی ڕخنە بگرێ، بەڵام بە هیچ شێوەیەک تۆ نابێ نزیک بیتەوە لە بنەماڵە ئەو بنەماڵان حکومڕانی کوردستانەکەن. بوونی دیموکراتی لە بواری ڕۆژنامەگەری کوردیە ئەخەمە ڕاستیە شێر پرسیارەوە. لەبەرەوەی هەموو نووسەرێکی کورد، هەموو ڕۆژنامە نووسێکی کورد چ بەژن بە پیا و ناتوانێت ئەوەی ینی بەترسەوە ئەو شتانی کە بڵاوی ئەکاتەوە، بەتایبەتی ئەگەر بابەتێکی ڕخنەگرانە بێت لە ڕۆژنامەکانە بڵاوی بکاتەوە، نەک تەنیا لە ڕۆژنامەکانە، تەنانەت لە سوسیال مێدیاشە زۆر شت هەیە تۆ بەڕوونی ناتوانی باسیکەی لەبەرەوەی ڕووبەڕووی لەوانەیە هەڕەشە و گرتن و ڕاوەدونان ببیتەوە. سەبارەت بە مەسەلەی ژنیش لە ڕاستیان نووسەرانی ژنمان لەم بوارەدا گەلێ نووسەری باشمان هەن کە توانیویانە ڕۆڵ ببینن لە بڵاوکردنەوەی بابەت سەبارەت بە ژن، بەرنامەی باشەیە سەبارەت بە ژن، بەڵام لێرەشدا ئەگەڕێمە بۆ ئەوەی کەوا ئەو کەسانی زۆربەی ئەو کەسانی کە ڕۆژنامە و گۆڤار و مێدیای بینراو بەڕێوە ئەبن کەسانێکن کە ئەتوانم بڵێم تەواو بڕوایان بە مەسەلەی یەکسانی هەردوو ڕەگەزەکە نییە. لەبەرەوە کە کاتێک بۆ نمونە کەسێک بۆ بانگەکەن کە لەسەر مەسەلەی ژن قسە بکە، لەو لاوە دێن مەلایەکی ناشەرەزا لەو بوارە بۆ بانگەکەن کە هاوبەش بێ لە دەربڕێنی بیرروڕا چەوتەکانیان سەبارەت مەسەلەی ژن. اینجا بۆیە بەڕاستی ینی کارکردنی زۆرمان ئەوێ، ئەم کارکردنش بەڕای من ئەکەوێتە سەرشانی ڕۆژنامە نووس و نووسەرە چەپەکان کە لە کوردستانە هەن، ئیتەسەر بە هەر لایەنێک بن، ژن بن یا پیاو بن. لێرەدا وای بۆ دەچم ئەم مەسەلەیە تەنیا پەیوەندی بە ژنانی نووسەران و ڕۆشنبیر و ڕۆژنامە نووسانەوە نییە، بەڵکو پەیوەندی بە تەواوی نووسەران و ڕۆژنامە نووسی پیاوانیشەوە هەیە کە هاوشانی ژنان لەم بوارەدا ئیش بکەن. یعنی ئەتوانم بڵێم جێگەی داخە کە لەم بینایەکە ئەوەی کە بینیمان بۆ نمونە لە ڕۆژنامە سۆسیال مێدیا و ڕۆژنامە و تەلەڤیزیۆنەکاندا کە هونەرمەندێکی تورک کە هاوشانی ئۆردوگان بۆ نمونە گۆرانی بۆ سەرکەوتنی ئۆردوگانە لە ئافرینە، ئەو هەموو کەسە ئەو هەموو گەنجە بچن بۆ پێشوازی، لە کاتێکە من لەو باوەڕەدا بووم کە ئەبوایە ئەمە تەماتە باران و هێلکە باران بکرایە لە کوردستاندا. اینجا ئەمانگەینێتە چ ینی دەرەنجامێک کە ڕۆژنامەگەری کوردی، مێدیای کوردی بە هیچ شێوەیەک نەیتوانیوە ڕۆڵ ببینێ لە بڵاوکردنەوەی هۆشمەندێکی نەتەوەی قوڵ لە ناو گەنجەکانمانە. لە هەمان کاتە ئەم سیاسەت و باری سیاسی و ئابووری کوردستان وای کردووە کە خەڵک ئینتمای نەمێنێ بۆ نەتەوەکەی خۆی. یعنی من وەکو کوردێک ئەگەر هەستی نەتەوایەتیم هەبێ، چۆن ئەتوانم پێشوازی بەو شێوەیە لە هونەرمەندێکی تورک بکەم کە ئەتواننا هونەرمەندێکەشی بخەمەشێ پرسیارەوە چکە دوورە لە مەسەلەی ئینسانیەتەوە هاوشانی ئۆردوگان بێ. بۆ من ئەمە جێگەی پرسیارە. چی ئەم هەموو گەنجەی گەیاندووەتە ئەو ڕادەیەی کەوا هەستی نەتەوایەتیان نەبێ؟ لە هەمان کاتە یعنی ئەوەی کە وای لەم گەنجانە کردەوە هەرکوتم ئەو بارە ئابووریە سیاسی کە لە کوردستانە هەیە کە خەڵکیی وای لێ کردو ئینتیمای بۆ نەتەوەکەی خۆی نەبێت. لە هەمان کاتە
دەستی دەرێک دەسەڵاتی دەرێکی هەیە لە کوردستان بۆ نمونە ئەو هەموو گوند و ناوچە شەخاوێنە لە کوردستانی باشوورە لەلایەن تورکیا بۆمبەباران ئەکرێ ڕۆژنامە نووس و میدیای کوردی بە چ شێوێک باسی ئەمەکەن ئایا هۆکارەکانی باسەکەن و کاریگەری ئەمە باس بکەن کە هێزێکی دەرەکی هاتوۆتە ناو سنوورەکانی تۆوە نەک تەنیا هاتووە بەڵکو بۆمبەبارانی شتەکە گوندەکانت ئەسووتێنێ ئایا ڕۆژنامەگەری کوردیان میدیەکان بە چ شێوێک باسی ئەم مەسەلەیەکەن لەبەرەوە ئەبینی لە زۆر شتا مەسلەی مێدیا تێکەڵ بە حیزبایەتی کراوە تێکەڵ بە ئایدۆلۆژی حزبەکان کراوە لە کاتێکە مێدیا تێکەڵ بە ئایدۆلۆژی حزب بکرێت لە مێدیا دەرەچێت لە ڕۆڵی خۆی دەرەچێت یعنی ئەگەر نمونەیەک بێنمەوە ینی لە وڵاتانی ئەوروپای بۆ نمونە لە وڵاتی سویدە کە من چەند ساڵ لەوێ ژیاوم یعنی هیچ تەلەڤیزیۆنێک هیچ ڕۆژنامەیەک هیچ گۆڤارێک نییە سەر بە حیزبەکان بێ ئەوەی هەیە چەند بۆ نمونە دوو کەناڵ هەن کە حکوومەت پاڵپشتیانەکە ئیتر حکوومەتەکە ڕاستڕە و بێت چەپڕە پێ ئەوانەیەکەن بە هیچ شێوەیەک لە هیچ کەناڵێکی تەلەڤیزیۆنی پشتگیری و لایەنگیری هیچ حیزبێکی سیاسی ناکەن بۆ نمونە دوو ڕۆژنامەی گەورە هەیە لە سویدا داکس نیوهێتەر کە ینی ئیتیجاهەکەی زیاتر چەپە گۆڤارێکی کەش هەیە کە بۆ برە ڕۆژنامەیەکی کەش هەیە کە زیاتر هەستەکەی ڕەوتەکەی ڕاستڕەوانەیە کەواتە لێرەدا ئەم حیزبە سیاسیانە کاریگەریان نییە بەسەر مێدیای وڵاتەکەیانە لەبەرەوەی کە مەسلەی حیزب بەستراوەتەوە بە حکومڕانی ئەو حیزبانەی کە هەن کۆنتڕۆڵی بۆ نمونە دەیان بابەت ئەنووسێ لە ڕۆژنامەکانە ڕخنە لە سەرکردایەتی حیزبەکانە گرێ سەرکە لە وەزیرەکانە گرێ لە جێتی ئەوەی بێن بۆم تونوتیژی بەکار بێن بەرامبەر ئەو ڕۆژنامە نووسانە لە وڵاتێکی وەکو سویدا دێن بە دواچوونەکەن بۆ سەر ئەو ڕخنەیەکە ئەو ڕۆژنامە نووسێتی کەواتە لێرەدا ئەگەر بمانەوێ ڕۆژنامە ینی کەشوهەوایەک و ژینگەیەکی دیموکراتیانە بۆ ڕۆژنامە نووسان دروستکەین بۆ ڕۆژنامە گۆڤارەکان دروستکەین ئەبێ ببدا ببڕێن لە استراتیژیەت و ئایدۆلۆجیەتی حیزبەکان هەتا حیزبەکان کۆنتڕۆڵیان هەبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەسەر ئەم ڕۆژنامە و گۆڤار و مێدیانە ئەتوانین بڵێن کە ژینگەیەکی نادیموکراتیانە هەیە لە کوردستاندا بۆ نمونە زۆربەی ئەو ڕۆژنامانەی کە لێرە دەرەچێت لە کوردستان دەرەچێت هەموو سەر بە حیزبەکانن تاکەتاکەیان هەیە کە ئەتوانی بڵێ کە سەر بەخۆن بەڵام هیچێک لەو حیزبانە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە پشتیانە بۆ نمونە سەری کەناڵەکان کە زانی ئەم کەناڵە و کەناڵ سەر بە فڵانە مەسەر بە فڵانە و سەر بە فڵانە کەواتە ئەگەر مێدیایەک و ڕۆژنامەیەک سەر بە فڵان بێ کە کادرێکی بەرزێشێک لەو حیزبانەیە ئەو کاتە تۆ ئەتوانی زۆر بەبێ دوو دڵی بڵێ کە ئەم مێدیایە کە ئەم ڕۆژنامەیەکی دیموکرات نییە بەڵکو لە ژێر کاریگەری و دەسەڵاتی یەکێک لەو حیزبانەیە بۆیە توانم بڵم ینی هەتا ڕۆژنامەگەری کوردی لە ژێر کۆنتڕۆڵی دەسەڵاتی حیزبە سیاسیەکانە بێ ناتوانین بڵێن کەەوە کەشوهەوەیەکی دیموکراتیانە هەیە بۆ ڕۆژنامە نووس و نووسەران و ڕۆژنامەکان